بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. آمين. سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز. خۆشەویستان، لە باخچەی ئاژەڵانە کە جاری تریش گەڕاومەتەوە ئەم چیرۆکە هەر بۆ ئەوەی کە نزیکی کەمەوە ئامانجەکەمان چییە. جارێکیان لە باخچەی ئاژەڵانە وشترێک بەشکەیەکی ئەبێت. ئەم بەشکەیە وردە وردە گەورە بێ، خەیاڵیە بەڵام کاریگەریەکی هەیە. ئەکەوێتە قسەکردن لەگەڵ دایکە، ئەڵێ دایکە ئێمە ئەمە بەشکەکە بە دایکەکانە لە باخچەی ئاژەڵانە، ئەڵێ دەممان بۆ لە دەمی ئاژەڵەکانی تر ناچێ. ئەڵێ ڕۆڵە ئێمە بۆ بیابان خوڵقێنراوین، بیابانش ڕووەکی پڕ لە دڕک و داڵ و سەختی تایە. بۆ ئەوەی بتوانین دڕک و داڵ بخۆین و بژین و نەمرین لە برسا، ئێمە پێویستە کە دەممان ئەبۆیە ئاوایە. ئەڵێ ئەی باشە قاچمان بۆ ئاوایە، بۆ لە بنەوە ئەوەندە پانە قاچمان. ئەڵێ ئێمە بۆ بیابان خوڵقێنراوین، چونکە لمە بۆی قاچمان ڕۆ نەچێ بێ، قاچمان پان بێ. ئەڵێ باشە پشتمان بۆ لە پشتی ئاژەڵەکانی تر ناچێ. ئەڵێ ڕۆڵە ئێمە لە بیابانە ئەژین، جاری وا هەیە شەو ڕۆژێ دوو ڕۆژ بەڕێ ئەڕێن خواردن و خواردنەوەی تیانە، خۆکانیاوی تیانە بیابانەوەندە، بۆی بەرگە بگرین و نەمرین لە برسا و لە تینوا. ئەو خۆراکەی پشتی خۆمان کە چەوریە پێوتێ سەنام یاخود کۆپارە، بە کوردی لای ئێمە کۆپارەی پێوتێ، ئەوە هەیە ئەو خۆراکە بەکارێنین وەکو چەوری ئەتوێنینەوە بۆ خۆراک. ئەڵێ دایکە لی تێگەشتم لە وەڵامەکانە، بەت پرسیارێکی ترم بۆ دروست بوو. پرسیارەکەی تریش ئەوەیە، ئایا ئێمە کە بۆ بیابان خوڵقێنراوین چیەکەین لێرە، چیەکەین لە باخچەی ئاژەڵان؟ پرسیارە جەوهەریەکە ئەوەیە، ئایا ئێمە چیەکەین لە باخچەی ئاژەڵان کە بۆ بیابان خوڵقێنراوین؟ خوێندنەوە ئەزیزانم تێمان ئەگەیەنێ کە ئێمە چیەکەین لێرە، کە ئێمە بۆ خوڵقێنراوین. خوێندنەوە واتە تەواسڵ، واتە پێگەیشتن. خوێندنەوە جۆری زۆرە، خوێندنەوەی ئینسان هەیە، خوێندنەوەی ئوحفورێکی قەدیم هەیە کە لە پورێکی قەدیم، و هەروەها خوێندنەوەی وەچی ئینسان هەیە، و هەروەها خوێندنەوەی تەنانەت لەپی دەستپاڵچەکان کە ئەیخوێندنەوە، تەسبیحگرتنەوە. تەنانەت ئەو کەسانەی کە پیانەوە تێ قافی یا قوفات، ئەوانەی کە سەرناسن، ئەوەش خۆی بۆ خۆی خوێندنەوەیە. خوێندنەوەی کۆمەڵایەتیمان هەیە، خوێندنەوەی سیاسیمان هەیە، لە زۆر بوارە ئێمە خوێندنەوەمان هەیە. ئەوەی کە ئێمە بەسمانە خوێندنەوەیە لە کتێبە، ئەو خوێندنەوەی کە یەکەم وشەی دوایین پەیامی ئاسمان بۆ سەرزەوی بە ئیقرا دەست پێکا، کە دوو جار لە قورئانی پیرۆزە خۆی پەروەردگار باسێکا. کەواتە ئێمە کێن؟ ئێمە ئومەتی ئیقرائین، ئێمە بریتین لە ئومەتی ئیقرا کە دێمە سەری ئەگەر دەرفەت بوو بەداخەوە. ئێمە ئیقراەکەمان ڕەنگە باو باپیرانمان جێبەجێی کردێ، بەڵام ئێمە وەکو پێویست جێبەجێمان نەکردووە. لە ڕاستیەکەیە خوێندنەوە ئەزیزەکانم ئینسانە گەڕێنێتەوە بۆ سەردەمی مناڵی. ئەگە پرسیارێ بکەین بوترێ یا پێناسەی فەیلسوفمان بۆ بکە بڵێ فەیلسوف چییە؟ هەندێک کەس ئەڵێن فەیلسوف بریتە لە منداڵێکی گەورە، هەندێک کەس ئەڵێن فەیلسوف بریتیە لەوەی کە شکست بێنی، لەوەی لە گۆشەنیگایەکی سادۆ بڕوانی بۆ هەر شتێک. فەلسەفە شکست هێنانە لە تێڕوانین لە گۆشەنیگایەکی سادۆ بۆ هەر شتێک. کەواتە بۆی فەیلسوف بێت لە گۆشەنیگایەکی ئاڵۆزەوە بڕوانی بۆ هەر شتێک، نەک لە گۆشەنیگایەکی سادەوە. یاڵێ فەیلسوف بریتێ لە منداڵێکی گەورە. خوێندنەوە ئینسانەکە بە فەیلسوف، ئەو کا بە منداڵێکی گەورە. یعنی چۆن؟ یعنی ئەوەی بینیوتانە کاتێک کە منداڵ سەرەتا فامەکاتەوە کە شەلالێک تافگەیەکی ئاوە بینێ چۆن سەرسامە بێ، یا کە خۆرە بینێ چەند سەرسامە بێ و مناڵە، یا کە مانگە بینێ چەند سەرسامە بێ، یا کەسێک کە نابینایە 20 ساڵە 30 ساڵە نابینایە، کاتێک کە عملیاتێکی بۆکەن و چاوەکانی ئەکاتەوە کە ئەم گردونە ئەبینێ، ئەم هەموو بینراوە ئەبینێ. ئایا ئەزانین کە ئینسان تووشی چێ شۆکبوون و دەهشەیەک و سەدمەیەک و حاڵەتێک ئەبێ لە شۆک و لە سەرسامبوون بە دەوروبەرەکەی؟ خوێندنەوە لە ڕاستیە ئینسان ئەگەێنێتەوە بۆ قۆناغا. هەموو جارێکە کتێبێک خوێنیتەوە کە معلوماتێکی زیاکە، ئەگەیتە ئەو قۆناغی کە تۆ سەرسام ببی. بگەڕێ بە قورئانی پیرۆزە، بە فەرمودەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم، بزانە چەند عەجایباتێک دەسەکەوێ. ئەوانەی کە ئەهلی خوێندنەوەن، هۆگری خوێندنەوە بوون،
تامەزروویەکی زۆریان هەیە بۆ ئەوەی کە بەردەوامن لەسەر خوێندنەوە. تەنانەت کار گەشتۆتە ئەوەی هەندێک لە خوێنەران و نووسەران باسی ئەوەیان کردووە ئایا ئێمە ئەگەر بچینە بەهەشتەوە ئەبێ مەکتەبەی لێبێ، ئەگەر بچینە بەهەشتەوە بێ مەکتەبەی لێ بۆی شانی لێداین دەستکەین بە خوێندنەوە. هەندێک خواستەکەیان ئەوەی ئاڵێ مۆمێکم بەرێ لەگەڵ یەک کوب قاوە لەگەڵ کتێبێک ئیتر لێم گەڕێ، لەگەڵ کوپێ قاوە ئیتر لێم گەڕێ بۆی کەوا دەستکەم بە خوێندنەوە. خوێندنەوە فعلەن دەهشەیە، خوێندنەوە فعلەن تەواصولە لەگەڵ خوای پەروەردگارە، لەگەڵ گردونە. خۆی لە ڕاستیە قورئان بریتیە لە گردونێکی خوێنداوە، گردونش بریتیە لە قورئانێکی بینراو. قورئان بریتیە لە گردونێکی خوێنداوە، گردونش بریتیە لە قورئانێکی بینراو. ئینسان بە خوێندنەوە پێی بە هەموو ڕاستیەکانە بە. ئینسان بە خوێندنەوە ئەڕوا ئەگەڕێ بە مەلەکوتی سەماوات و ئەرضا. ئینسان بە خوێندنەوە طبعا خەمو خەفەتەکەی لە دەستەیە. جا کێ خەمۆکی هەیە با بخوێنێتەوە، کێ نەخۆشە با بخوێنێتەوە، کێ خەفەتی هەیە با بخوێنێتەوە، کێ کێشەی هەیە با بخوێنێتەوە، کێ ئەوێ بەرز بێتەوە با بخوێنێتەوە، کێ ئەوێ خۆی چارەسەرکە با بخوێنێتەوە، کێ ئەوێ لە گرفتەکان دەربازی بێ با بخوێنێتەوە. یعنی بەشی هەرە زۆری کاتەکانمان ئێمە جاری وایە بەگاڵتە و گەپ و قسەکردن و هەستان و دانیشتن و ئەم جۆرەشتان ناڕوە. و زۆر کەسیژی واشەیە ئەزیزەکانم ئەڵێ ڕەنگە کاتم نەبێ بۆ خوێندنەوە، احتیجاج بە واکە کە کاتی نییە. مع العلم من پێم وایە خودی خۆم من خۆم وام هەتا ئیشم زۆرتر بێ کاتم کەمتر بێ جددیتر ئەبم، زیاتر قۆڵی لێ هەڵەماڵم سەرکەوتوتر ئەبم لە کاتەکانمە لە ئیشەکانمە. مامۆستایەکی زانکۆ باسم کردووە لە فەڕەنسا دەرسی وتۆ بە تەلەبەکانی، شوشەیەکی دەرهێنا، شوشەیەک وەکو کەمۆڵەیەک وتی ئەم شوشەیە پڕەیا خاڵی بە تەلەبەکانی بەم شێوەیە وتی پڕەیا خاڵی تەبەر خاڵی وتیان مامۆستا خاڵی وتی خاڵیە بەڵێ. شوشەکەی دانا لە جانتەکە یەکی سەبەردی دەرهێنا هێندەی گوێزێک یا گەورەتر کردێ ناو شوشەکەەوە، بەرزی کردەوە شوشەکەوتی ئێستا پڕەیا خاڵی وتیان مامۆستا ئێستا پڕە، جاری پێشوو خاڵی بوو ئێستا پڕە لەبەر پڕە بەڵێ. یەکی سەر لمی دەرهێنا لمەکەی کردە ناو شوشەکەەوە پیاە کێشا چووە بینی بەردەکان وتی ئێستا وتیان مامۆستا داوای لێبوردنەکەین هەڵەمان کرد جاری پێشوو پڕ نەبوو ئێستا پڕ بوو، ئێستا پڕ بوو بەڵێ داینا. ئەجا کیسەیە قومی دەرهێنا، قوم بریتێ لە گڵێکی زۆر زۆرورد، نازانم لێرەچی پێوتێ گڵێکی زۆر زۆوردە کردێ ناو شوشەکەەوە کێشای بە شوشەکەی قومەکە دابەزی بۆ بینی دەنکە بەردەکان و دەنکە لمەکان. وتی ئێستا وتیان وەڵام مامۆستا سەرمان لێ شێوە نازانین بڵێن چی، جاری پێشوتمان خاڵی و دوایوتمان پڕە و ئەجا پڕ نەبوو ئێستا دوایوتمان دێ ئێستا پڕ بوو. بەس بە داوای لێبوردنەوە قەی ناکە بە قومەکە ئێستا تەواو پڕ بوو جێگەیەکی تر نەما تەواو پڕ بوو بەڵێ قاوەیەکیان بۆ دانابوو هێنا بیان ئێشتانەی خواردبەوە سارد بووەوە قاوەکەی هەڵگرت و کردێ ناو شوشەکەەوە ئەویشی هەڵمەژی ئەویشی وتێ ئێستا وتیان مامۆستا هیچ قسەمان نەما بەڵام تۆ مەبەستە چی بوو لەمە چ پندوانەیەکی تیا بوو تیوانەکە ئەوەیە بەردەگەورەکان بریتیە لە مەبادی و قیەمی ئینسان، بەردەگەورەکان بریتیە لە خاک، بریتیە لە دین، بریتیە لە باسی قیامەت، بریتیە لە بەها باڵاکان، بریتیە لە شکۆی ئینسان، بریتیە لەو شتانەی کە بەهای باڵان لە ژیانی ئینسانە. وتی بەردەگەورەکان بریتیە لەوە تکاتان لێکم شوشەی ژیانتان بە بەردی گەورە پڕکەنەوە. جابوية لم منطلق وإمامي غزالي أفرمي النفس كالزجاجة إن لم تملأها ملأها الهواء. نفسي إنسان كشوشوا أجر برينكيتو هوا هسو أرزوكان بريكاتو منالك پروردي مك بكاريكي شاخلكي پروردي كا بكاريكي خراب پرورديكي خراب يكا وتيان أي المكة وتي المكشت بيويستكاني جيانا خان والسيارية خيزان بيكا ونان وأجورشتاني وتيان قمكة وتي شتي توافيها بيكلكا شتي بيكلكا خانوكي كردوا چوار دەفتەری تێچووە سێ دەفتەرەیە بەواجهەکەیە لە ئیتالیاوە بردێ شتێکی تافیها سیارەکەی هەیە سیارەکەی بوو نمونە بای 5 دەفتەرە ئەیفرۆشێ سیارێکی تری پێکرێ مۆدیل تازە هەمان ئیشەوەی پێشووەکە یعنی بریتیە لە هەندێک شتی تەوافی کە لا یوسمین ولا یغنی من جوع جێیەک ناگرێ بۆ ئینسان جاوتی شوشەی ژیانتان بە بەردی گەورە پڕکەنەوە نەک بە قومی ورد ئەو ئامۆژگاری کردن وتیانەی قاوەکە چی وتی قاوەکە تعبیر بوو لەوەی ئینسان چەندە پڕ بێ جێگەشتی ترێتیا بێتەوە ئینسان چەندە پڕ بێ جێگەشتی ترێتیا بێتەوە ئەم مێشکا کە خوای پەروەردگار خۆڵخاندوێتی هەتا بەکاری بێنی ئەندامەکانی جەستە بەهێزترە بێ هەندێک تەلەبە هەیە کاریگەری هەندێک تەلەبە هەیە زۆر زیرەکەن ئەزان بۆ چونکە مێشکیان زۆر بەکارێنن وەڵاهی لەم ڕۆژانەیە طبعاً
منداڵێکی ڕووسیا گوێم لێ بوو لە فەیسبوک قساکە خۆی کە گوێم لێ بوو خەفەتم زۆر خوارد دڵشم زۆر خۆش بوو خەفەتم خوارد کە ئێمە کاتمان زۆر فەوتاوە دڵشم خۆش بوو کە لەسەر زەوی و لە ئومەتی ئیسلامیە شتی ئاوامان هەیە نابێخەی دانسقی ئاوامان هەیە لێی پرسیوتی تەمەنی چەندەوەتی 13 ساڵ وتی لە چەند ساڵیە قورئانی لەبەر کردو وتی لەبەردە قورئانی باڵێوتی چەند ساڵ وتی لە 4 ساڵیە دایکم پێی لەبەر کردو وتی باشە ئەی چیتری لەبەرە وتی بوخاری و مسلیم و سنەنی ئەبوو داود و سنەنی ئیبن ماجە و نازانم نەسائی و هەموو ئەمانی لەبەر بوو وتی چیتری لەبەرە کۆمەڵشتی زۆری ود هەندێک متونی ود من نەبیست بوو لە ڕاستیەکەیە هەندێک متون وتی چیتری لەبەر وتی ئەلفی ئیبن مالیکم لەبەرەکە لە عەرەبیە بە عەرەبی قسەیە کرد ئیتر ئەو هەت تەنانەت لە وڵاتانی عەرەبیشان نەبووە هەر لە رووسیا ژیاوە بەس کە ئەمەدە کاریگەری بۆ لەسەری ئەم مێشکەی بەکاری هێناوە ئەوەندەی خوێندوتەوە ئەوەندەی خەریک بووە مناڵێکم بینی تەمەنی تقریبا 7 ساڵ بوو پرسیاریان لێ کرد عەرەبە تەبعەن وتیان چەند کتێب خوێندوتەوە وتی 100 کتێب خوێندوتەوە تا ئێستا وتی چی 1 2 3 4 5 وتی کتێب داناوتی بەڵێ تا ئێستا 8 کتێبم داناوە تەمەنی 7 ساڵ بۆ 8 ساڵ بوو بەخوا 7 ساڵ بۆ 8 ساڵ هەر ئەوەندا بوو ئەم ئینسانە توانایەکی زۆری هەیە کاریگەری زۆری وەکو ابن القەیمە فەرمێ بەڕەحمەتی خوا کەوێ کە فەرمێ والله لو وقف أحدكم أمام جبل وهم بإزالته وهو صادق لأزال هيك لأيوه بوست برانبر بتشيايك هم غمي أو بأم تشيا لبن بينه رازقو بأو تشيا لبن أينه خوي جورا قدرتك زوري بخشي وبمروف هنديك شت هي لم يجوا ما وصان إما كباسيا كانوا أيجارين وسرسام بين باو باپیرانی ئێمە بزانە چیان کردو بزانە چ کاریگەریەکیان بۆ لەسەر ئەم مرۆڤایەتیە ئیمامی تەبەری وەکو ئەگەڕنەوە تاریخەکەی نووسیوە تەفسیرەکەیشی نووسیوە هەر یەکە 100,000 لاپەڕە بووە دوایوتیانە ناخوێندێتەوە کردەتی بە 10,000 لاپەڕە ناخوێنێتەوە کورتی کەرەوەکە کورتی کردوتەوە ئەوەندە بووە مع العلم ئیمامی تەبەری تەمەنی 100 ساڵ بوو لە کاتێکا کە لە شوێنێکی ترە هاتووە لە بەحرە لە بەلەمەکەوە 2 کیلۆمەتری ما بوو بۆ کەناری دەریاکە لە بەلەمەکەەوە خۆی فڕێە جلەکانی داکەن خۆی فڕێە ناو ئاوەکەەوە 2 کیلۆمەتر بەمە لە ڕۆی تەمەنی 100 ساڵ بوو تەمەنی 100 ساڵ بوو سێری ئەم قودرەتەکە ئەها ئەڵێ لە گەنجیا پاراستمان خۆی پەروەردگار لە پیریا بۆ ئێمەی پاراستووە بەو شێوازەیە بۆیە ئەوانەی کە سەرگەرم و سەرقاڵی عیلم و خوێندنەوەن خۆی پەروەردگار بەرەکەتێکی زۆر ئەخاتە تەمەنیانەوە دوایی بە کورتین و بزەیەک باسی خوێندنەوەی خێراشتان بۆکەم ئینشاء الله تعالی ئەزیزەکانم لێرە عیلمی تازە گەشتۆتەوەی کە ئیبداع واتە داهێنان کۆرپەی تەراکومە کەڵەکەبوون هەر ئینسانێ بێوێ ئیبداعکە لە هەر شتێکە ئەبێ 10 خاوەنی 10,000 وحدەی معلومە بێ 10,000 ینی لە ئوسولی فقه تۆ ئەبێ 10,000 معلومەی گرنگ و کاریگەرە هەبێ لە ئوسولی فقه بۆی بتوانێت ئیبداعی تیا بکەیت لە فقه ئیبداعی تیا بکەیت لە کیمیایە لە فیزیایە بۆیە کاتێک ئینسان ئیبداعی بێ کە شتەکە تەراکوم شت لەسەر شت کەڵەکەکە شت لەسەر شت کەڵەکەکە بۆ نمونە لە بوارێکە تۆ بخوێنیتەوە تاوای لە یەک و کردواری خۆماڵێ بێ بە ئاو دۆ لەبەرەوە ئەدیسۆن کە یەکێکە لە مبدعەکان طبعا ئەدیسۆن خۆتان ئەزانن کە منداڵێک بوو تۆماس ئەدیسن ئەوە ناوەکەیەتی تۆماس ئەدیسن مناڵێ بوو تەمەڵ بوو مامۆساکەی نردی بە شوێن داکیاوتی وەرە کوڕەکە بەرەوە وتی بۆ وتی تەمەڵە هیچ فێر نابێ وتی مامۆستا کوڕی من تەمەڵە نامەیەکی بۆ نردبوو بۆ دایکی وتی بەڵێ کوڕەکەی تۆ تەمەڵە وتی باشە مامۆستا من ئیسباتێکم کە تۆ مامۆساکی فاشیلی نە کوڕەکەی من تەمەڵ بێ بردی بۆ قوتابخانەیەکی تر وتی دایە بۆ لە قوتابخانە دەرمەکەی وتی ڕۆڵە مامۆساڵێ کوڕەکە زۆر زیرەکە ئاستی ئەو لەم قوتابخانەیە زیاترە تەکتیکی کرد تەبعەن وانە بوو ئاستی تۆ لەم قوتابخانە سەیری تەشجیعکەن چ کاریگەریەکی هەیە باوکان بۆ مناڵەکانتان یەکێک دۆستێکی خۆشەویستێکە کەوێ ئیبداعی بکە کەوێ بخوێنێتەوە کەوێ پێشکەوێ هەمیشە تەشجیعی بکە ئەم خێرە ڕۆژە لە ڕۆژان دێتەوە ڕێگەی خۆمان کاتێکەوە خێرێک پیشانی خەڵکێکیان دڵخۆشە بین بە خێر و ناز و نیعمەتێکە بۆ کەسێک هاتووە خستی قوتابخانەیەکی تر طبعاً ئەدیسۆن دوایی بوو بۆ ئەدیسۆنە بۆ بلیمەتە کە 5,000 اختیباری کرد بۆ دۆزینەوەی تەلی تەنگستنەوەی کە گڵۆب بۆی کە گڵۆب بدۆزێتەوە گڵۆب ئەدیسۆن گڵۆپی کەشف کرد گڵۆپی دۆزیەوە
دوایی نەیدۆزیەوە خەڵکێک هاتن بۆ هەندێک سەحافی فزولی هاتن بۆ بەرماڵەکەی گاڵتەیان پێکەوتیان چەند اختیبارە کرد وتی 5,000 وتی نەودۆزیەوە چۆن گڵۆب دروستەکە وتی تا ئێستا نە وتیان شکستی هێناوە 5,000 شکستی هێناوە وتی نە 5,000 ڕێگەم دۆزیوەتەوە کە گڵۆپی لێو دروست ناکرێت سەیریکە 5,000 ڕێگەم دۆزیوەتەوە کە گڵۆپی لێ دروست ناکرێت یعنی چۆن ئینسان لە شکست سەرکەوتن لە هەناوی شکست سەرکەوتن بەدەستبێنێ لە هەناوی تاریکیا ڕووناکایی بەدەستبێنی سەیری ئەو عەقڵەکە ئەمانن کە ئەگەرن نەتیجە لە ئایندەیە ئەمان کە ئیبداعیان هەیە ئەمان کە خزمەت بە مرۆڤەکانەکەن لە مستەقبەلا دوایی گەیاندێ 10,000 اختیبار هەتا ئەخیرەن هەر دۆزیەوە دوای ساڵانێکی زۆر لە ماڵی دایکە ئەدیسۆن هینەکانی لابرد نوێنەکانی لابرد دەست سەیری بکات چاکی بکات شتێکیاوە کە سەیری کرد لە بینی لێفەیەکە یا بەتانی یا دۆشەکە شتێکە سێرەکان نامەیەکی تایە نامەی مامدیری قوتابخانەکە مامۆساکەی کە نردێتی بۆ دایکێکاڵێ ئەدیسۆنی کوڕی تۆماس ئەدیسنی کوڕی تەلەوێکی فاشلە تکاکەین بیەن هینی بکە بیبەرەوە بۆ ماڵەوە با لای ئێمە نەبێ ئەنجا زانی کە دایکی چه ئیبداعێکی کردووە چ دایکێ بووە لە پشتی کەسایەتێکی ئاوا بۆ شێوازەوە جا ئەدیسن ئەڵێ چی ئەڵێ ئیبداع لە سەتا دوونیوی ئیلهامە لە سەتا دوونیوی ئیلهامە لە سەتا 97 خۆمان دووکردنە ئیقتیسابیە بەدەستهێنانە کۆششکردنە لە سەتا 97 بۆیە هەر ئینسانێک کۆشش کە ئەتوانێت ئیبداع بکە لە هەموو بوارەکانە خوێندنەوە سوڵتەیە دەسەڵاتە بخوێنەرە تۆ دەسەڵاتە زیاد بێ بەسەر هەر کەسێکیدا خوێندنەوە مەحکەمەیە لە نێوان تۆ دادگایە کە نێوان تۆ لەگەڵ خوێنەرە تۆ ئەتەوێ بۆ من ڕخنی دەبگری ئەو ئەوێ کە بەلای خۆت ڕابکێشێ خوێندنەوە کە ئەخوێنیتەوە کە شتێک تێگەی ئیعجابێک لە بەرچاو دروستە بێ جارێکیان مامۆسایە بە تەلەبەکانی وتی تێگەیشتن وتیان بەڵێ وتی نە تێنەگەیشتون وتیان چۆن نەزای مامۆستا وتی ئینسان کە تێگەی بە شوشە بێت لە دەموچاوی ئینسانە دەرەکەوێ کە شتێک تێبگا ئیندیهاشێکی بۆ دروستە بێ ئینسان زۆر دڵخۆشە بۆی معلومەیەکی دەسەکەوێ بۆی کە تێگەیشتێکی دەسەکەوێ بۆی کە کتێبێک ئەخوێنێتەوە طبعا دیکتاتۆرەکان دەسەڵاتدارەکان ڕقیان لە خوێندنەوەی حتا لە ئەمریکا تا ساڵانی ئەخیر کەسێ بیخوێنایەتەوە تعزیبیانەیە نەیانهێشت حتا ئاغاکان لە کوردستان نەیانهێشت قوتابخانە بچێتە گوندەکانیان بۆ چونکە خوێندنەوە ئینسان زیینۆ کاتەوە سوڵتەیەک دەسەڵاتێک ئەیا بە ئینسان خوێندنەوە ناڵێ بخەڵەتی خوێندنەوە لێکا پێی بە هەموو ڕاستیەکان بەری خوێندنەوە لێکا پشتی پەردە و ژێری بەڕەکان بخوێنیتەوە خوێندنەوە لێکا کە بتوانی تۆ زاڵبی بەسەر هەموو ئەو موئامەرەتانی کەوە دش بە مرۆڤ دش بە خۆ دش بە کۆمەڵگە و گەلەکەت ئەچەندێ و لە ڕێیە خوێندنەوە ئەوگەیەنێتە ئاستێک کە یعنی کۆیلایەتی لە لای من و تۆکا بە کوفر ئینسان لە کۆیلایەتی ڕزگارەکە جەهل و نەفامی یەک پارچە بریتێ لە کۆیلایەتی شارێ ناچارە یعنی بڕۆنە مەجلیسەوە دابنیشن ئەو کەسانی کە زۆرە خوێندنەوە گوێ بگرن بۆیان بزانن ئایا قسەیان لێبڕێ یان من کە کتێبەکانی سید قوتب بخوێنمەوە بە ڕەحمەت بێخوا هەستەکەم سید قوتب زۆر لەوە زیاتری پێ بۆ کە نووسویەتی هەر کە کتێبەکان هەستەکەم ئەمەندەی پێ بوو ئەوەندەی پێ بوو قەڵەمەکەی فریای نووسینی شتەکانی نێومێشکی نەکەوتوە ئیبن تەیمیە بە ڕەحمەت بیاخوا ئیبن القەیم بە ڕەحمەت بیاخوا ئیمامی غەزالی ئیمامی تەبەری ئیبن کەثیر بڕۆ عیزی کوڕی عەبدولسەلام ئەم کەڵە زانە گەورانە ئەزیزەکانم بۆیان بخوێننەوە خۆمە هەر حاڵەتی ئیسلامەکەش ناڵین هەرەوە بخوێنێتەوە من لەگەڵ ئەوەیان بڕۆم بخوێننەوە لە هەموو بوارەکانە واللهی کتێبێکی ئیمامی غەزالی هەیە بۆ ئیخلاص ئینسان ئەو بخوێنێتەوە تەطبیقی کا بەسێتی بە ناوی ئەیوهە الولەد یەک نامیلکەی بچکۆلەیە وەڵای کتێبێکەی ئیبن الجەوزیە بناوي الأذكياء صد لاپەڕێ هەر کەسی ئەوە بخوێنێتەوە ئەنجا فێری حکمت و دانایی ئەبێ باسی زیرەکەکانێ بۆکا کە چۆن بووە وەڵا هەندێک لە کتێبەکانی جاحیف کە ئەخوێنیتەوە سەرسامە بیخوایە ئەم پیاوە کتێبی حەیەوانی چۆن نووسیوە باشە خۆ لەگەڵ گورگانە ژیاوە ئەمە موسیفەتی لەکوێناوە سەرچاوەیەکشی نەبووە خۆ لەگەڵ پشیلەیە ئەگەر لەگەڵ پشیلەیە ژیابێ خۆ لەگەڵ سەگانە ژیاوە ئەم هەموو موسیفەتە ناوازە و دەگمەن و دانسقەی ئەم ئاژەڵانی چۆن کۆ کردوتەوە قەڵەمەکەی جاحیف ئەبێ چی بێت کە بەردەوام خوێندوێتەوە بەردەوام من ناڵێ بۆ بێ باوک بووە دایکی وتێتە ڕۆڵە ئیشێ بکە کە چۆ ئیشێ بکە
شاگردانەکەی یاوە بە کتێب و خوێندوێتەوە دوایی چۆ بۆ لای یەکێک لە دووری داری وەڕاقینەوەی کە مەکتەبە و کتێبیان نەسخ کردو و نووسیویانەتەوە ئەوانە وتوێت ێبن بە شاگرد لە لای تۆ توی مانگانە چەندە بەمێ وتی هیچم مێرێ توی ئەیچی وتی بەس ڕێگەم بە شەو لە کتێبخانەکە تا بمێنمەوە شەو مۆمێک داگرسێنێ فتیلێ داگرسێن لێ بەردەوام خەریکی خوێندنەوە بووە بەردەوام بۆیە هیچ کەسێک نییە جاحیز کتێبەکەی شوێنەکەی خۆی بۆ چۆڵکە جگە لە ئەحمەد شاکر هەیە ئەوەی میسر ڕۆشن بیرێکی زۆر گەورە بوو نووسەرەکان باسێکن ئەڵێن تەنها ئەحمەد شاکر بۆی هەیە بچێتە شوێنەکەی جاحیز ابن المقفع يعني هەندێک شتی هەیە کە ئینووسێ ئینسان سەرسامە بێ باشە ئەمانە چی ئیبداعێکیان بووە باو باپیرانی ئێمە کاکە شێخ معروفی نۆدەهی کاکە بڕۆ بۆ مەلاو بەکری مصنف لە کوردستانی خۆمانە بڕۆ بۆ کۆمەڵی کەڵەزانای زۆر گەورە کە گەشتیان نووسیوە خوایە ئەخە شێخ معروفی نۆدەیی هاتووە بە زمانی عەرەبی کردوێتی بە شیعر مەسئلەی مەواریث فقهی مەواریث هەمووی کردووە بە سەدان بەی شیعر خوایە چۆن توانیوێتی ئەم شیعرە بنووسێ ئەم عەرەبیە چییە کە زانیویانە ئەم زانایی و داناییە چییە لە کێوە فێر بوون ئەزانن عەباس مەحموود عەقاد 7,000 کتێبی خوێندوێتەوە 7,000 کتێب جارێکیان لە ماڵەکەی خۆیان دانیشتووە دیارە گەورە و ماڵەکەی هەمووی کتێب بووە سەحەفیەک چووە ژوورەوە حرف ئەبلەق بوو کتێب ئەم هەموو کتێبە چییە دوایی چوو دەستی برد بۆ مەکتەبەکەی لە مەکتەبەکە سەیکرد جەناحی نووسرا بوو جەناح الحەشەرات یعنی کتێبانەی باسی مارومێر و ئەو جۆرە شتاناکەن وتی باشە تۆ ئەم هەموو کتێبە بۆچێ لە حەشەراتە هەمووی خوێندوێتەوە یەکێ بەس نییە بیخوێنێتەوە عەباس مەحموود عەقاد وتی نەوەڵا بەس نییە وتی بۆ وتی من لە هەموو بارەکانە ئەخوێنمەوە ئەنووسم وتی هەموو خوێندوێتەوە وتی هەموو مەکتەبەکەم بگەڕێ چی کتێب دەستی ئەی تێبیێن ئەڵێ لە حەشەرات سێ چوار کتێبێنە لێ سێ چوار وتم چۆن خوێنەوە وتی بەرگی پشتەوەی هەموو کتێبەکان بکەرەوە وتی کاکەمەوە سێرەکەم وەکو شەڕەپشی لە هەچی تێبینی هەیە لەسەر کتێبەکە نووسوێتی هەناوی کتێبەکانی هەموو دەرهێناوە تەڵخیصی کردووە ڕەخنەی تێبینی سەرنجی گلەی لە نووسەرەکە دەستخۆشی و ستایشی بۆ نووسەرەکە لە کۆتایی هەموو کتێبەکان 7,000 لاپەڕە طبعا ڕۆژی 4 مجلدی بەرە 7,000 کتێب ڕۆژی 4 کتێبی بەرەکەوێ کە خوێن بێتەوە چۆن ڕەنگە ئێمە ئێستا قەناعەت نەکەین ئەزانن هیوا هەیە کە ئەچێ بۆ سەر شاخ یەکەم جار 2 ساعتی پێچێ 3 ساعتی پێچێ ئەزان لە دوای 6 مانگ تەمرین وای لێ ئەو 3 ساعتە ئەکا بە 25 خولەک بە 25 خولەک بەچی بە تەمرین خوێندنەوەش ئاوای عەزیزەکانم خوێندنەوە بێ عاشقی بیت خوێندنەوە بریتێ لە عیشق خۆشترین بۆن لای خوێنەر زین چییە بۆنی کتێبە خۆشترین بۆن لای خوێنەر کتێبە خوێنەری ئەسڵی ڕەسەن ئەوەی چەندە خەفەتی هەبێ کە کتێبێکی یایە دەسی تەتاوە خەفەتەکەی نامێنێ ئەزان زۆر کەسی ناو تیارەیە کتێبە خوێنێتەوە بەتایبەت لە ئەجنەبیەکان ئەزان گەورەتی موسیبەتی ئومەتی ئیسلامی ئێمە ئەوەیە یەک چارەکە لاپەڕەمان بەرەکەوێت هەر تاکێکمان لە گیانی ئیسلامیان لە ساڵێکاکەی خوێنینەوە یا 6 خولەکمان بەرەکەوێت لە ساڵێکاکەی خوێنینەوە زان کابراایکی ئیسلامی لە ساڵێکە 18 کتێبە خوێنێتەوە کابراایکی بریتانی 7 کتێبە خوێنێتەوە کابراایکی فەڕەنسی 60 کتێبە خوێنێتەوە یعنی مەجموعی خوێندنەوە کاتی خوێندنەوەی هەمووی کۆکەری ئومەتی ئیسلامی دابەشی کە بەسەر یەک هەیە 10 ساعت خوێنێتەوە لە ڕۆژێکە مثلا 100 کەس هەیە 10 ساعت خوێنێتەوە لە ڕۆژێکە بەس 50 ملیۆن کەسمان هەیە لە ئومەتی ئیسلامی هیچ ناخوێنێتەوە کە هەمووی کۆکێتەوە دابەشێکی بەسەرێکە 6 خولەکی بەرەکەوە گەورەترین موسیبەتە لە ناو ئێمەیە هەتا ئێستا تووشمان بووە ئەزانن باو باپیرانی ئێمە ئەبوو عومەری تاڵەبەنکی هەبووە کردیان بە سەدری عەظەم یعنی ڕێیزەرە لە سەردەمی خلافەیە وتیان وەرە ئاوا بەو شێوەیە بە سەدری عەظەم یعنی ڕێیزەرە لە خوار خەلیفەوە یەک پلە یعنی ڕێیزەرای و سەردەمە بووە وتی باشە مەکتەبەکەم بۆ بێنن وتیان مەکتەبەکە لەکوێ لەوەیە وتیان ئەی باشە وەڵاوە چەند بە 10 وشتر و 15 وشتر و 20 وشتریش نایە ئەوە زۆر داوای لێبوردنەکەی ناتوانین وتی نایبەن وتیان نەوەڵا وتی بەخوا نایم دەستی هەڵگرلەوە خەرێکی چی بوو عاشقی کتێبەکانی خۆی بوو ئەبوبەکر ئیبن الئەنباری پێوەتی ئیبن ئەنباری جارێکیان لە کۆشکی خەلیفەیە دانیشت بوو جاریە کاتە ژوورە و پرسیاری خەوی لێ کرد ئەمیش تەریق بووە نەیزانی وتی منە ڕۆم ئیشم هەیە کە ڕۆی چووە ماڵەوە کتێبی خەونامۆشتی وای پیا کرد لە 24 ساعت هەمووی خوێندەوە بۆ سبەینێ هاتوانێ بۆ کۆشکی کۆماری وتی کێ پرسیاری خەوی هەیە با جوایی بەمەوە هەموو چی خەونامە هەیە
هەچی لێکدانەوەی خەو هەیە لەو شەو ڕۆژێکە زەبتی کرد کە قۆڵی لێ هەڵماڵی بەو شێوەیە لێبڕا. بۆیە خەڵکێک هەیە توانایەکی زۆریان بووە، توانایەکی زۆریان بووە. ئەمە تەنها ناو ئومەتی ئیسلامیان نییە، وەڵاهی لە ناو ئومەتەکانی ترشا تەبانێ. ئەدەبی ڕووسی علی عیزە بیگۆڤیچ یەکێکە لە پیادە ئیسلامیەکان کە کتێبی ئەلیسلام بین الشەرقی وەلغەربی هەیە، کتێبێکی قورسە هەموو کەسە لێ تێناگا. فەیلسوف بوو علی عیزە بیگۆڤیچ کە ئەچوو بۆ زانکۆ جیهانیەکان لەوێ محاضەراتەیە بە سەعاتی دیاریکراو. جا ماڵێ هەموو ئەدەبی ڕووسیم خوێندوێتەوە، مطلع بەسەر ئەدەبی ئەوروپیشە، ئەدەبی ڕووسی. ئەدەبی ڕووسی طبعاً من پێم وایە ئەدەبێکی ئینسانیە، ئەوەی کە ئەوێ ڕۆشنبیر بێ بابی خوێنێتەوە. واللهی هەندێک شتی کە خوێنیتەوە سەرسامە بی پێی. وەرە ئەعمال کامیلەی تۆلستۆی کە من هەمە گەورەیە، تقریبا 20 مجلد دەبێ ئەعمال کامیلەکەی کە ئەی خوێنی تۆڵی خوایە بەشەر هەیە لەم سەر ئەرزایە قەڵەمەکەی ئەوەندە بەهێز بێ چیرۆکی ئەوەدا ڕێژێ. والله چیرۆکێکی ئێسەبارەت بە باخوم کە باسی تەعاسەتی حیاتەکە، باسی بێنرخی ژیانەکە لەسەر زەوی، باسی ئەوەکە کە ئینسان چاوچنۆک نەبێ، کە ئینسان تەماحی نەبێ. یعنی قەڵەمەکەی تۆلستۆی نەخشاندوێتی کە کابرایە بووە لە دواییە طبعاً پارە و سەرۆت و سامان و ئەم جۆرەشتانەشی هیچ نەویست. لە سەرەتاوە کابراکی خراپ بوو، یعنی لە کۆتایی یاوتینە پارە میێنێت ئەڵێ لە میانەی هەژارەکانەوە گەیشتم بەخوا. تۆلستۆی واڵێ دۆستۆیڤسکی سەرسامە بی سەرسەریەکی دووەک دۆستۆیڤسکی لە سەرەتای تەمەنیا چۆن بۆ بەم پیاوە بلیمەتە بێ ئەم هەموو نووسینە بنووسێ. ئاخر کاکە لە لووتکایە، لە لووتکایە، یعنی ئینسان عجیب تۆ کە نووسینەکانی دەستکەی بە خوێندنەوەی ئەگەر تۆزێ خوێنەر بی حەزەکەی هەردەستی لیان هەڵ نەگری. ڤیکتۆر هۆگۆ هەیە کتێبی بۆ ئەسایی نووسیوە 5 مجلدە، 5 مجلدی زۆر گەورەیە، بە 15 ساڵ نووسیوێتی. ڤۆڵتێری فەڕەنسی 30,000 لاپەڕەی لە ئەدەبیاتە نووسیوە، 30,000 لاپەڕە لە ئەدەبیاتە نووسیوێتی. هەنێ مەوسوعە هەیە مامۆستایان هەر ئینسان سەرسامە بێ کە ئەی خوێنیتەوە بڕۆ جیهانەوە. هەنێ مەوسوعەم هەیە، مەوسوعەم هەیە سەبارەت بە تەضاریسی سەر زەوی، ڕووی زەوی بەڕەسمەوەیە، گەورەیە ئەم مەوسوعەیە کە ئەی خوێنیتەوە سەرسامە بی. مەوسوعەم هەیە سەبارەت بە تەکنۆلۆژیا، مێژووی تەکنۆلۆژیا لەو ڕۆژەوە کە خولخولۆکەیەک دروست کراوە هەتا ئێستا کە باسی محرکی ئەو موشەکە بووە کە ئەیانێ بچێ بۆ مەریخ، هەتا باسی ئەوەی تایە، هەتا باسی ئەوەشی تایە. مەوسوعەم هەیە سەبارەت تەنها بە دەریاکان، مەوسوعەم هەیە سەبارەت بەس بە ئاژەڵ و زیندەوەر. تا ئێستا 2 ملیۆن زیندەوەر دۆزراوەتە لەسەر زەویە، 2 ملیۆن زیندەوەرمان هەیە حەجمەکەی 0.002 میلیگرام، ئەنی بە چاو نابینێ، زۆر بچووکە. ئەمە لە لولەی گڕکانەکان هاژی هەیە، لە 11,000 قوڵایی زەریاکان هاژی زیندەوەر هەیە. پلەی گەرمی جەستەی 4,000 پلەی گەرمیە، لە 1000 ئاست نەتوێتەوە، وانە لە 100 ئاوەکڵێ لە 1000 ئەتوێتەوە، لە 4,000 بێ چی بێ؟ خوایە ئینسان سەرسامە بێ. ئینەما یەخشە الله من عیباده العلەما. بڕۆ بخوێنەرەوە بزانە چۆن سەرسامی بەم گردونە خوایە ئەم هەموو بوونەوەرە چییە کە تۆ ئاوا دروست. بۆیە زۆرینەی هەرە زۆری زانەکان مومین بوون بەخوای گەورە، بڕوانە بۆ برناشۆ، بڕوانە بۆ ئەنیشتاین، بڕوانە بۆ زانە زۆر گەورەکان ئەوانەی کە ئێبداعیان هەبووە، ئەوانەی کە داهێنانیان هەبووە، بەشی هەرە زۆریان تەسلیم بوون بەخوای پەروەردگار ئەگەر لە سەرەتای ژیانیشیان نەبێ لە کۆتایی ژیانیان. جا ئێمە پێویستیمان بە خوێندنەوەی ئەزیزەکانم، بۆ ئەوی سوڵتەمان هەبێ، بۆی دەسەڵاتمان هەبێ، بۆی کیانی خۆمان هەبێ، بۆی لە کۆیلەی خۆمان پارێزین، بۆی شوێن پێی باو باپیرانمان هەڵگرین. خوێندنەوە فەرزە، هەر واجبە، واجب لەسەر ئینسان. اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم. باسي تواصل بوكا لا شنك باسي أكرم بوكا باسي تواصل بوكا. اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر. تواصلي تاعي لبر وبحر وكإنسان تواصلي تاعي بو خوێندنەوە تواصل پێک گەیشتنە لەگەڵ گردونە، لەگەڵ خوای پەروەردگارە، لەگەڵ خەڵکە، لەگەڵ دەریاکانە، لەگەڵ زەریاکانە، لەگەڵ ئەفلاکە کە خوێنی تۆ هەندێ مەوسوعە باسی گردونێ بۆکە، باسی آخر والله ئینسان هیچ دەسەڵاتێکە نامێنێت تەنها ئەوە نەبێ کە ئەبێ دەستکەی بە گریان و تەسلیم بە خوای پەروەردگار ببیت. یعنی کە بۆ باسەکە ئەستێرە کەشف کراوە 180 ملیار ساڵ بە سورعەتی تیشک لە زەوی دوورە، 180 ملیار ساڵ بە سورعەتی تیشک. یعنی ئێستا زانەکان ئەڵێن پانتایی گردون 540 ملیار ساڵە بە سورعەتی تیشک.
سرعەتی تیش کە لە یەک چرکەیە 300,000 کیلۆمەتر بڕێ کە لە یەک چرکەیە 7 جار و نیو تیشک بە دەوری گوێی زەویە خوێتەوە بەم سرعەتە بڕۆی 540 ملیار ساڵ جنة أرضها كأرض السماء أرضها السماوات والأرض يعني تو كأرويت نوع علمه أنجا كأم قرآن آخر تو أو جاليتي كقرآن بريتي لجردونك خان دعوة جردونش بريتي لقرآنك خان دعوة كإنسان برسرسامي وتي جاء لصاب جاء لتخصصي خطاب خان وبراو خشي بريزم لصاب جاء بولا صاشص ما مسا إنجليزي لإنجليزي يبدأ بخنرو ما مسا فيزياء لصاب جاء بوشصي كاتكل لفيزياء بخنرو ما مسا كيمياء لهر بواريكاي ناكري فلانة كز دي ما مسا عربية نازاني إنشاء بنوسي والله ما مسا عربية بس نازاني بعربي قصبك ما مسا إنجليزية بس بخوا تو أنا ترجمة كدني زمان إنجليزينيا ما مسا فيزياء بلا والله درس شرحك والله سؤال كان اللي عاصيبه لا يتلب كانوا قالتي بيه كان إنسان بيت تراكمك إبداعك لهر بواركك مجال تخصصه لسطا بنجاكي تربو بواركان ترخنرو لهمو بواركا بخنرو لم يجوا بخنرو والله ما يجوا زور بيستا ومن لم يعي التاريخ في صدره لم يدري حلو العيش من مره ومن وعى أخبار ما قد مضى أضاف أعمارا إلى عمره يعني توتكو ولا تمنيكي زور أيانيت إضافية كيبو تمني خوت هيني أو خلق أزموني أو خلق بتايبت ما مستاني بريز أواني كزانابون داهنربون دانابون جياننا مكان يبخنون جياننا مكان يبخنون بزان إمامي طبري چون بوا بزان ابن تيمية چون بوا بزان ابن القيم چون بوا بزان إمامي غزالي چون بوا بزانە کۆمەڵێک دانا و زانای تر چۆن بووە لە چه ئاستێکا بوون چۆن توانیوانەکەوە زاڵ بن بەسەر ئاستەنگەکانی ڕێگەی خۆیانە بخوێننەوە هەتا ئەتوانن بۆیە زانایە قسێکی خۆش و جوانەکە ئەڵێ بخوێنەرەوە هەتا دوایین نەفەس هەتا ئاخری نەفەس ئینسان بخوێنێتەوە ئیمامی تەبەری بە ڕەحمەت بێخوا لەسەر جێگەی مەرگ بوو جارێکیان میوانێکی هات دەستی کرد بە قسەکردن لەگەڵ میوانەکە دێڕێ شعری خوێندەوە کە دێڕێ شعری خوێندەوە وا ئەزانم شعرەکە ئەوە بوو وا ئەزانم تبلى العظام الراجفات من البلع وليس لداء الركبتين طبيب تبلى العظام الراجفات من البلع وليس لداء الركبتين طبيب أوبو وتهات يا غلام هاتي القلم والدواد وتي وقلم ومركب وشتم بو بينا ميوانك وتي بوتي توتي او شعرا بو بنوسا وتي استكتو لسرجاي مرقي وتي ان القى الله وانا احفظه خير من ان القاه وانا لا احفظه بقم بخواي پروردگار وشعرم لبربيه باشتر لو يبقم بخواي پروردگار ولبرم نبيه بويا بچوكتين معلومه انسان ابي بدوايا بروا بچوكتين معلومه انسان ابي بدوايا بروا جارێکیان نووسەرێکی گەورە چوو بۆ ئەندەلوس کە چوو بۆ ئەندەلوس خاوەنی کتێبێکی نایاب بوو لە ئەندەلوس لەوێ خەڵکە ڕۆشن بیرەکە کۆبوونەوە وتیان نەقرأ عليك كتابك نقرأ عليك يعني كاتبك نووسەرەکەیان دانا ئەنجا کتێبەکەیان نەخوێنەوە بزان ئایا هەڵاکەن یاننا ئەنجا ئەگەر شەرحێک ئەگەر ئیستیفسار شتێکیان هەبێ پرسایی لێ بکەن وتی باشە بەسەر چاو وەڵا چوو دانیشت وتی کێ خوێنێتەوە وتیان ئیبن سیدە بانکەن ئیبن سیدە کێ بوو کابرایەکی خوێر بوو مەکفوو بوو ضەریر بوو نابینا بوو ئەم کابرا نابینایە دەست خۆش ئەم کابرا نابینایە دانیش دەستی کرد بە خوێندنەوەی کتێبەکە سوبحان الله کابرا سەرسام بوو وتی تا ئێستا شتیوام نەبینیوە لە بەرگەوە بۆ بەرگ هەمووی بۆ خوێندەوە ئەم کتێبە ئاوا دانیشتۆ بەبێ ئەوە بەجوڵێ ئیبن سیدا زان کێیە خاوەنی کتێبی الخەصائص الکوبرایە کتێبێکە لە 5 مجلد پێکهاتووە زمانی عەرەبی تیا کۆ کردوتەوە مفرداتی زمانی عەرەبی گەڕاوە لەملا لەولا هەمووی کۆ کردوتەوە بۆ دوو لە ڕووی جەنابتان بۆ سەگ 6 ناوی هێناوە لە زمانی عەرەبیە 6 ناو هەیە بۆ سەگ بۆ شێر 50 هێناوە بۆ باران نزیکی 400 هێناوە باران ئەگەر بەهێز بێ لەسەر گڵ بێ لەسەر شاخ بێ لەسەر خۆ بێ بە باوە بێ لە کاتی خۆرا بێ هەر یەکە ئەوە وابیلە ئەوە تەلە ئەوە وەدەقا ئەوەیە هەر یەکە ناوێکی هەیە بەس ئەوەی کە جێی سەرنجە بۆ وشتر چەند ناوی هێناوێ باشە لە زمانی عەرەبیە 5000 ناو
گەڕاوە 5,000 ناوی هێناوە وشتر ئەگەر شەل بێ ئەگەر بازوو بێ ئەگەر بۆر بێ ئەگەر یەک کۆپارە بێ ئەگەر دوو کۆپارە بێ ئەگەر قاتی شەل بێ ئەگەر تووەکەکەی زۆر بێ ئەگەر تووکەکەی لێ ڕووتا بێتەوە ئەگەر سپی بێ ئەگەر ئەوە بێ 5,000 ناوی هێناوە وەڵا بەرامبەر بە شکۆی ئەمانە ئینسان نازانێ بڵێ چی تەبەن سەبارەت بخوێنەوە شکۆی ئەو کەسانە ئینسان نازانێ بڵێ چی من سەرەتا ئەرزم کردن ئەم بابەتە نزیک بە 8 سەعاتە بەس من ئاوەکو عەرەبەڵێ عەلا عوجالە پێشکەشم کردن ئەوەی کە ئەمێ ئەرسان کەم شتێکی پێوتی قیرائی سەریعە ڕەنگە ئێوە پێتان سێر بێ کە ئەڵێم عەباس مەحموود عەقاد 1000 لاپەڕی خوێندوێتەوە ڕەنگە پێتان سێر بێ 7,000 کتێبی خوێندوێتەوە لە کوردستان ئەگەر ناوی بڵێم زۆربەتان ناوتان بیستوو ئەیناسن چوون بۆ لای مامۆستایەکی بەڕێز مەکتەبەیەکی جوانی هەبوو سێری مەکتەبەکەم کردوتم فڵانە کەس لەگەڵ خوێندنەوەیە چۆنی وتی شتێکی پیاڵێم بەس من لای خەڵکی ترم قسەم نەکردو چکە بڕام پێ ناکەن بەس ئەزانم تۆ حەزت بە خوێندنەوەی وتم حەزم بە خوێندنەوەیە بەس تەمەڵم لە خوێندنەوەیە منش حەزم بە خوێندنەوە هەیە بەس تەمەڵم لە خوێندنەوەیە وتی ڕۆژی وا هەیە 1000 لاپەڕە خوێنمەوە ڕۆژی وایە 1000 لاپەڕە عیشقە شەیدابوونە کامەزلۆبوونە توانەوە و تەفانیە بۆ شتێک کە ئەو کتێبە گرت بەدەستەوە ئیتر ئاگا لە دنیا نامێنێ ئەچیتە ناو جیهانی ئەو کتێبەوە واللهی ئینسان لێ ببڕێ عاشقی کتێب بێ ئەو کتێبەی کە خوێنیتەوە وەکو لەبەری کەی وایە وەڵی خۆناغمان تێپەڕاندوو ئاوا بووە بەڵام ئەو سەردەمەمان نەما بەداخەوە خۆناغمان تێپەڕاندوو ئاوا بووە ئەگینا هەیە 300,000 بەیتی شعری لەبەرە شاهیدە لە نەحوا بەس 300,000 یعنی من خەڵکە ناسم وەفاتی کرد خوافێکە ئەڵێ هەر کتێبێکم خوێنبێتەوە لەبەرم کردووە هەر کتێبێکم خوێنبێتەوە مەرج نییە بە شێوەیەکی حرفی بەس ئاگای لە جملە بە جملەی کتێبەکان ماوەتەوە شتێکی پێوتێ قرائی سەریعە طبعا لە کۆنەوە بووە بەڵام لەم دوایانە لە رووسیا مەعهدێکیان بۆ دامەزران ئەندریێف ئینستیتیوت لەوێ ئەندریێف ئینستیتیوت ئەمەیان دانا ئەم مەعهدەیان دانا بۆ قرائی سەریعە طبعا ئەکرێکە ئینسان گۆڕانکاری بەسەرا بێ نامیلکێکی بچووکەی ئافرەتێکی ئەمریکیە ئەڵێ زۆر تەمەڵ بووم 2 ساڵ نەمتوانی هیچ بکەم نەمتوانی 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ نووسەرە نەمەتوانی بنووسم ئەڵێ لە دواییە بڕیارما گۆڕانکاری بەسەر خۆما بکەم گۆڕانکارەکەی کرد ئەڵێ ئەوەی کە لە 10 ساڵا بووم ناکرا لە 2 ساڵا زۆر بە زیادەوە دەقاتی ئەوەی لە 10 ساڵا وایە کردایە جێبەجێم کرد لە نووسین لە ئیبداع لە داهێنان لە زۆربەی هەر زۆری شتەکان جا نامیلکێکی بچووکی داناوە بە ناونیشتانی words can change your brain بە زمانی ئینگلیزیە یعنی وشەگەلێک کە ئەتوانێ مێشکی گۆڕانکاری بەسەر مێشکی تۆیا بێنێ words can change your brain ئەم کتێبە هەر کەسێ بیخوێنێتوانی نامیلکێکی بچووکە ئەتوانم بڵێم گۆڕانکاری تیاکە بەس ئینسانە بی ئیرادەی هەبێ ئەتێ خۆ فێری خوێندنەوەی خێراکەی عاشقی کتێب بە وردە وردە ئیبداعی تیاکەی هەیشە هەیە ممارەساکە بۆ چۆنی خوێندنەوە ئێستا یەکەمی هەموو عالم پیاوێکە پێتان ئاڵم طبعا تووشی شۆکە بن قەناعەتش ناکەن بەڵام ئیمامی شافعی وا بووە ئیمامی شافعی 20 ناڵێک کە کتێبێکی خوێنەوە دەستی خستە سەر ئەو لای بۆی چاوی نەچێ سەر ولا چونکە ئەو لاشی لەبەرە کرد ئەوە قیراءەتی تەسویریە ئەوەندە بەهێزە ئیستینساختان بینیوانی لە خوێندنی باڵان کە ئەچی ئوتڕۆحەکە و 20 نسخەسی نسخە ڕاکێشی بە فۆتۆکۆپی ئیستینساخی سەریع بۆ ڕاکێشێ زۆر سەریع زۆر سەریعە مێشکی ئەم ئینسانانەوەکو ئەو وایە لەگەڵ چاویانە چاوی کەوتە سەر هەر شتێک یەکسەر لەبەرێکە وەکو ئیستینساخ نسخێکە یەکسەر ئەم پیاوە لە 4 خولەکە 500 لاپەڕە خوێنێتەوە لە 4 خولەکە 500 لاپەڕە خوێن یەکەمی هەموو عالەمە دووهەمی هەموو عالەم ئافرەتێکی ئۆکرانیە لە 5 خولەکە 400 لاپەڕە خوێنێتەوە ئافرەتێکی ئۆکرانیە لە 5 خولەکە تو ئەم کتێبە کە ئەهێنیت یعنی من یەکەم شت بۆ خوێندنەوەی خێراکە ئەرستانکەم ئەوەیە شتێک کە لێ تێ نەگەشتی مەگەڕێرەوە بووی خۆ فێرکە بۆ مێشکی وا ڕامەهێنە کە قوبولی ئەوە بکا شتێک لە دەست بە عقوبەی بە ئەو مەعلومێ لە دەست بە مەگەڕێرەوە بووی بۆی جارێکی تر فێر نەبیت شتێک قیرائی مەدرەسی مەخوێنەوە حرف بە حرف مەخوێنەرەوە بە چاو بخوێنەرەوە بەس بە چاو بە هەمسی داخلیشی نەبێ دەنگت بەرز مەکەرەوە بە نزمیش هیچ مەڵێ بەس دابنیشە هیچ قسە مەکە سەیری کتێبەکە وکە و بیخوێنەرەوە ئەوی کە لێی تێناگەی مەگەڕێرەوە بووی بەڵام لە هەمووی لە پێشتر چییە بریتێ لە ڕەغبەت
یعنی تۆ هەر شتێکی خۆشویستێن لە ڕغبەتی لە هەیە کە ڕغبەتێ وەیە و تەفانی بۆکەی ئیتر عاشقی ئەوشتابی لە هەمووی لە پێشتر ڕغبەتە ئەم ڕغبەتەش ئەبێ کۆششکی عەزیزەکەم بۆی کەوە ڕغبەت پیاکەی مەسەلێکی یابانی هەیە ئەڵێ کابرای قاعدەیەکی یابانیە چەند پرۆفیسۆرێکی یابانی دایان ناوە ئەڵێ ئەگەر بتەوێ هۆگری هەر شتێک بی چ ڕۆژ لەسەرێک بیکە چ ڕۆژ لەسەر یەک هەستە بۆ نوێژی بەیانی نێڵی دواکەوی لە دوایە خۆتەڵەسی بۆ نوێژی بەیانی چ ڕۆژ لەسەر یەک دووشەمە و پێنجشەمان بە ڕۆژوو بە هۆگرێوی چ ڕۆژ لەسەر یەک کاتێک دیاریکە بۆ خۆت کە دەستکەی بخوێندنەوە ئیتر ئەو کاتە عاشق و شەیدای کتێبەبی هۆگری کتێبەبی ئەو کاتە سەرکەوتۆبی لە خوێندنەوەکەتە من سوپاسی جەنابتانەکەم جارێکی تر داوای لێبوردنەکەم ئەگەر بابەتەکەم درێژ کرد بێتەوە تەبەن خوێندنەوە زۆر دەوە زیاتر هەڵەگرێ بەس ئومێدم وایە کە ئەمە دەستپێک بێ و کلیلێک بێ وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين